لە یادی 26 ساڵی ڕاگەیاندنی دادگای تاوانی نێودەوڵەتی ICC پەیماننامەی ڕۆما 26 ساڵ لەمە و پێش لە حەڤەی تەمموسی 1998 بڕیاری لەسەر دراوە. تا ئێستا چەندین جار هەموار کراوەتەوە و 23 ساڵ لەمە و پێش لە 1 ئەیلولی 2002 دەستی بەکارەکان کردووە. لە ئێستادا 124 وڵات پەسەندی پەیماننامەکە و دادگایەکەی کردووە و 139 وڵات واژۆیان لەسەر کردووە. عێراق لە بەرواری 15 شوباتی 2005 بەو ڕێکەوتنامە پەیوەست بووە، بەڵام بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک دوای 2 هەفتە پاشەکشەی لێ کردووە. 13 ساڵە ئەم دادگایە بە هەموو کەم و کوڕەکانیەوە ئەو ڕەخنانەی لێی گیراوە بووەتە بربەستێکی تا ڕادێک هەستیار لە بەردەم ئەنجامدانی تاوانە زەقەکان، وەک تاوانی جینۆساید و تاوانی جەنگ و ئەو تاوانەی دژ بە مرۆڤایەتی و تا ڕادەیە کەمکردنەوەیان. ئێمە زیاتر لە 20 ساڵە بەبێ وەستان کار دەکەین بۆ بە ئەندامبوونی عێراق لەم دادگایە. لە یادی 26 ساڵەی بڕیاردانی پەیماننامەی ڕۆما و دادگایکردنی دادگا و 23 ساڵەی دەست بەکاربوونی دادگا و ڕۆژی دادگای تاوانی جیهانی لە هەموو گەلانی تر زیاتر پێویستمان بە و دادگایە جیهانی هەیە و لەم بواراندا کە هەیەی بەهۆی ئەو تاوانانەی لە ڕابردوودا بەرامبەرمان کراوە. بۆیە داواکارین عێراق بە پەیماننامەی ڕۆما واژۆ بکات و بۆ ئەوەی دڵنیابین لەوەی عێراقی ئەمڕۆ و ئایندە جیاوازە لە عێراقی تاوان و جینۆسایدی ڕابردوو. بۆ ئەم مەبەستە پێویستە پەرلەمانی عێراق بە ڕۆڵی خۆی هەستێت. حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق فشار بخاتە سەر حکوومەتی هەرێم و کوردستان بۆ ئەوەی تۆمەتبارانی ئەنفال وەک تاوانبار سیر بکرێت و دادگای بکرێن. حکوومەتی عێراق قەرەبووی مادی و معنەوی قوربانیانی ڕژێمی ڕابردوو بکاتەوە و بەبێ جیاوازی داوای لێبوردن لەگەلی کوردستانیش بکات. حکوومەتی عێراق پێشوازی لە هیچ کەسێ نەکات کە لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە داواکراو بێت یان تۆمەتبار بێت. حکوومەتی عێراق قەرەبووی مادی و معنەوی قوربانیانی تاوانی جینۆساید و تاوانی دژ بە مرۆڤایەتی و جەنگ لە عێراق بکرێتەوە و تاوانباران سزا بدرێن. دادگای باڵای تاوانی عێراق چالاک بکرێتەوە و تاوانبارانی جینۆساید بەبێ جیاوازی هەمووی دادگایی بکرێت و سزا بدرێت. کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە.